دکتۆر میران حەسەن بسپۆرێ پەیوەندیە ناودەوڵەتیە لە سلێمانی وێ بەحسا کارڤەدانên vî şerayê bikin. Ev şere heta kengî dê berdewam bîtin, çarenivîsa vî şerayê dê çi bîtin, her wiha Emerîka çi ji Îranê divêtin, yan paşeroja Îranê bi çi awayê bîtin dê bi dilê Emerîkayê bîtin, yan post Êran di rojhelata nabaraz da çi rûdetin. Ew nexşeyê ku İsraîl behez diketin, Benyamin Netanyahu serokvezîrê İsraîlê behez diketin ku gorankariya di nexşeya rojhelata nabaraz dikin, ew nexşeya dê çi bîtin, dê çawa bîtin. Herêma Kurdistanê dê kîveya vî nexşeyê bîtin. Cenabê doktorê zor spas bu amadebûnit li Kurdistan 24. Sereta xwîneweyê cenabtan bu em waqeîkê êsta heye, em şerekê êsta heye çi ye? Pêt waye em şera berbeçûyê deçîtin yaxud kê kotayî dêtin? زۆر سپاس و ڕێزمان هەیە بۆ بینەرانی کوردستان 24 بە بۆچوونی من ئەم جەنگە درێژەی درێژخایەن دەبێت پێدەچێت 2 مانگ بخایەنێت بە بۆچوونی من ڕاستە ترامپ باسی دەوە دەکات کە بە 4 هەفتە کۆتایی دێت بەڵام بە بۆچوونی من زیاتر دەخایەنێت بەهۆی ئەوەی کە ژمارەی ئەو ئامانجانەی کە ئەمریکا دایناوە لە ئێران و ئەمریکا و ئیسرائیل بڕیاری ئەویان داوە کە بیکەنە ئامانج لە ئێران زۆرن. ئێران وڵاتێکی زۆر گەورەیە، تقریبا 1,700,000 کیلومتر مربعە. ئەم قەبارە گەورەیە لە ئامانج دەتوانم بڵێم هەزارها ئامانج هەیە. بە متابعەکردنی من و بەهینی من پێرێ ئیسرائیل و ئەمریکا دەستیان کرد بە ئامانجکردنی ژێرخانی ئابووری لە سەرەتای هێرشەکانەوە تەنها شوێنە سەربازی و ئەمنیەکانی و ئێران کرانە ئامانج لە پێرێەوە دەستیان پێکرد کە لە ژێرخانی ئابووری ئێران بدرێت و عادەتەن ئێمە لە ئەزمموی ڕابردوومانە کە لە جەنگی ساڵی 1991 لە دژی عێراقا و جەنگی یوغۆسلافیا و جەنگی 2003 ئەم جەنگانە چەند هەفتەیەک دەخایەنێ. کاک دکتۆر جەناب دەڵێ ئەم جەنگە درێژخایەن دەبێتن، ترامپش خۆی باسی کردووە 4 هەتا 5 هەفتە درێژخایەن دەبێتن. بەڵام پرسیارە گەورەکە لێرە ئەوەیە کە تا ئێستا وەڵام بەدەست ناکەوێت یاخود وەڵام نەدراوەتەوە. کوتایی ئەم جەنگە بە چی کوتایی دێتن؟ یان ئەمریکا چی لە ئێران دەوێتن؟ ئەمریکا لە چ خاڵێک بگات بە چ خاڵێک بۆ ئەوەی کوتایی شەڕەکە ڕابگەێنێتن؟ لە ئێستاە شەڕی ئیرادە هەیە لە نیوان هەردوو لادا. شەڕی ئێران دەیەوێت لەم جەنگەیە بەمانەوەی دەسەڵاتەکەی خۆی کۆتایی پێ بمێنێت، یعنی واتە دەسەڵاتەکەی بمێنێتەوە وەمانەوەی دەسەڵاتی کۆماری ئیسلامی ئێران واتە سەرکەوتنی ئێرانە. لە بەرامبەرە ئیسرائیل و ئەمریکامان هەیە. ئیسرائیل و ئەمریکا 4 مەرجیان هەبوو لە پێش لە کاتی دانوستانەکانە، بەڵام لە دوای دەستپێکردنی جەنگەکە ئامانجێکی دیکەیان بۆ زیاد کرد کە ئامانجی نەمانی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێرانە. بەڵام بە شێوەیەکی گشتی ئێران و ئەمریکا، ئیسرائیل و ئەمریکا لە هەندێک خاڵدا جیاوازن. ڕاستە بە هاوپەیمانەتێک لە ئێستا لە جەنگەران، بەڵام ئەمریکا لەسەر زاری بەرپرسە ئەمریکەکانەوە باس لەوە دەکەن کە پێویستەکە ڕژێمی یان حکوومەتی ئێرانی کۆماری ئیسلامی ئێران بگۆڕدرێت ئەو دەسەڵاتە نمێنێ. بەڵام من لە شیکردنەوەیەک بۆ دەقی قسەکانی بنیامین نەتەنیاهو و بەرپرسە ئیسرائیلەکان بابەتی دیکەت بۆ کە باس لەوە دەکەن کە پێویستەکە دەڵێن ئێمە خەریتی ڕۆژهەڵاتی ناوڕاست ئەگۆڕین و جۆرێک و تەنانەت دوێنێش ترامپ قسەیەکی کرد کە جێگەی تێبینی بوو ئەو
ئەو قسەی زۆر باشە کاک دکتۆر ترامپ کەوتی وتی مەرج نییە خەریتەی نەخشەی ئێران بەم شێوەیە بمێنێتەوە. باشە دکتۆر بۆ بچوونی من ئیسرائیل کار دەکات لەسەر دابشکردنی ئێران. تەوا دکتۆر دەست خۆش بێتن لەگەڵم بمێنەوە دکتۆر پەیامێکی گرنگی سەرک بازانی هەیە با پەیامەکە بخوێنینەوە دواتر درێژە بە گفتوگاکانمان دەدەین. دەست خۆش دکتۆر پەیامێک سەرک بارزانی بۆ نەرینا گشتی سەرک بازانی بشتێ بدرێژاهیا دیرۆکی و مێژوەیە گەلێ کوردستانی هیچ دەم دگەل شەڕیدا نەبووە هەمیشە خوازیارە ئاشتی و پێکڤەژیانێ بووە ئەگەر شەڕش بەسەردا هاتبیتە سەپاندن ئەvە بەرگریش ji xwe û mafên xwe kiriye ئەvە بنەمایەکە نەگۆڕە و بڕوایەکە بەهێز و فەرهەنگێکە دەوڵەمەندە ئاشتیخواز و پێکڤەژیانە گەلێ کوردستانê jê dergirtiye û serçave girtiye. Cihê daxeka zor e niha şer û girjiyeka zor di navçeyî de heye. Niha û pêştirîş herdem hîviya me eve bûye ku herçî girift û kêşe heye bi rêya aştiyê bihête çareserkirin. Çunke hemîşe şer cihê kawilkariyê û malwêraniyê ye. Di vê çarçoveyê de cihê hîbetiyeka zor e ku hindek grûp û alî dijêr navên muqaweme û bi biyanûya dirûşmên bêbinema rê bi xwe dayîne pelemara cihên sivîl û jêrxana aboriya Herêma Kurdistanê û bingeh û baregehên pêşmerge didin. Ev e şerfiroştin û destrêjiyeka aşikra ye bo ser mafê hawlatiyan û seqamgîrî û asayişa Herêma Kurdistanê de. Lêre de pêwîst e hemû aliyek baş bizanin ku dan bi xwe da girtin sinûr heye. Pêşmerge hergîz zulm û zordarî li hîç aliyekê qebûl nekiriye û navkirêtin û nabîtin ev şerfiroştina û têkdana seqamgîriya Herêma Kurdistanê û asayişa hawlatiyan ji aliyê van grûpane ve berdewam bîtin. Bo vê mebestê jî daxwazê ji hikûmet û encûmena nûnerên Iraqê û aliyên siyasî bi taybetî çarçîveya hemahengî dikin ku bi ciddî bêne serhêl û sinûrekê bo wan destrêjiyane dabinin. Çunke berdewambûna wan şerfiroştinan derencamên xirab jê durust dibin. Serbarî derbirîna hevxemiyê ji bo xanewade û kesûkarên wan ezîzan ku ji encama van pelemarên narewa da şehîd bûyne. Xelkê xoştiviyê Kurdistanê jî piştrast dikim ku bi hemû şiyanekê dê berdewamên ji bo vê çendê Kurdistanê ji şer û nehametiyê dûr bikeyn û aramî û asayişê û jiyana xelkî parastî bîtin û serkeftin her ji bo gelê Kurdistanê dibîtin. Ev e peyama Serok Barzanî ye derbarê van şer û aloziyên vê dawiyê ku ev neh rojin derbas bin û taybet pelamardana Herêma Kurdistanê ji alî çend grûpên jê yasayê derketî ku her roj ji dema van neh rojane berdewam ev êrişe li ser Herêma Kurdistanê hatîne kirin îtir ev peyama Serok Barzanî bû. Dixwazim careke dike peyama Serok Barzanî şêwezarê Soranî jî pêşkêş bikim. Peyamek ji Serok Barzanî bo raygiştî bi dirêjayî mêjû gelî Kurdistan hiç kat leger şerda nebûye û hemîşe xwaziyarî aştî û pêkewejiyan bûye. Eger şerîş beser da sepêndira bêt ew bergirî li xwe û mafekanî kurdûwe. Ew binemayekî negora û li birwayekî pite û ferhengî dewlemendî aştîxwazî pêkewejiyanî gelî Kurdistanê serçawe degirêtin. Cêgayî daxekî zor e êsta şer û girjiyekî zor li navçekeman de heye êsta û pêştirîş herdem hîwaman ewe bûye ke herçî girift û kêşe heye li rêgeyê aştiyane we çareser bikirêt çunke hemîşe şer mayeyê kawilkarî û malwêranî ye. Lem çarçêweye de cêgeyê sersumanekî zor e hindê grûp û layen li jêr nawî muqaweme û bebiyanû û dirûşmî bêbinema rêge bi xweyan didin pelemarî şwênî sivîl û jêrxanî aborî Herêmî Kurdistan û bingeh û baregekanî pêşmerge didin. Em şerfiroştin û destrêjiyekî aşkira ye bo sermafî hawlatiyan û seqamgîrî û asayişî Herêmî Kurdistan. Lêre de debe hemû layek baş bizanin ke dan bi xwe da girtinî sinûrî heye. Pêşmerge hergîz zulm û zorî li hîç layek qebûl nekirduwe û nakirêtin û nabêtin em şerfiroştina û têkdanî seqamgîrî Herêmî Kurdistan û asayişî hawlatiyan li layan em grûpane we berdewam bêtin. Bo em mebesteş dawa li hikûmet û encûmenî nûneranî Iraq û li siyasekan bi taybetî çarçêweyê hemahengî dikin
کە بە جددی بێنە سەر هێڵ و سنوورێک بۆ ئەم دەست ڕێژیانە دابنێن چونکە بەردەوامبوونی ئەم شەڕ پێفرۆشتنە دەرئەنجامی خراپی لێ دەکەوێتەوە. وێرای دەربڕینی هاوخەمیم بۆ خانەوادە و کەسوکاری ئەو ئازیزانەی لە ئەنجامی ئەو پەلەمارە ناڕەوایانەدا شەهید بوون و خەڵکی خۆشەویستی کوردستانیش دڵنیا دەکەینەوە کە بە هەموو توانەیەک بەردەوام دەبین بۆ ئەوەی کوردستان لە شەڕ و نەهامەتی دوور بێتن و ئارامی و ئاسایش و ژیانی خەڵک پارێزراو بێتن و سەرکەوتن هەر بۆ گەلی کوردستانە. ئەبە پەیاما سەرۆک بارزانی بووە سەبارەت بڤان شەڕ و ئالوزی و نەهامەتیان و نەها لە ڕۆژهەڵاتانە بەڕازدا سەر هەلدانەوە ئۆپراسیۆنێن ئیسرائیل و ئەمریکای بۆ سەر ئیران و ئیتر دەهەمبەردا هەرێما کوردستانی پەلکێشی ناوا شەڕێکێکیریە کوشەر شەڕی هەرێما کوردستانی نەبووە هەمیشە هەرێما کوردستانی ناوچەیەکە ئاشتی و ئارامی بووە ئیتر پەیاما ئاشتی و ئارامی هەبووە هەمیشە دەستێ برایەتی درێژگریە بۆ گەلاند ناوچەیەدا لێ گروپ و هەندێک لایەنێش یاسای دەرکەتی هەرێما کوردستانی دیکەنە ئارمانج و سەرۆک بارزانی دەبێژیتن و سەبر و تەحەمڵا پێشمەرگێژی هەتا ئاستێکیە هیچ جا زوڵم و زۆرداری لە هیچ کەسێکی نەکیە و لە هیچ کەسێکیژی قبول نەکردیم. تەمام زێڤە گەرم جەم میێوانی خوا جەنابی دکتۆر میران حەسەن ببوورە ئەمە پەیامێکی سەرۆک بارزانی بووە سەبارەت بەم پەلامارانەی کە ڕۆژانە پەلاماری هەرێمی کوردستان دەدرێتن کە هەرێمی کوردستان هیچ جار بەشێک نەبووە لەم شەڕ و ئاژاوانەی کە ئێستا هەیە لە ناوچەکەیە. دەمەوێتن ڕای جەنابیشت وەرگرم سەبارەت بەم ئێرشانەی کە بۆ سەر هەرێمی کوردستان دەکرێن یعنی دەیانەوێتن چمە بەستێک بپێکن لەو هێرشانە لە کاتێکدا هەرێمی کوردستان هیچ جار بەشێک نەبووە لەم شەڕ و ئالوزیانە. باڵە خۆی بەرنامەی ئێران نەک بۆ تەنها بۆ هەرێمی کوردستانە بۆ هەموو ناوچەکەیە بۆ هەموو وڵاتانی کەنداوە بۆ ئوردونە بۆ لە ڕێگەی گرتنەوەی تەنگەی هورموزا من پێوەکو خۆم پێش بینیەوە دەکەم تەنگەی بابل مندبیش دابخرێت. ئێران دەیەوێت پشێویەک لە ڕۆژهەڵاتی ناوڕاست دروست کات بە مەبەستی ئەوەی کە لە کۆتایی ئەم پشێویە و ئەم نائارامی کە لە ڕۆژهەڵاتی ناوڕاستە دروست بێت وە تەنگژێکی ئابووری لە هەموو جیهانە دروست کات وە گرتنەوەی نەوت و غازی سروشتی لە هەموو جیهانە فشارێک دروستکە لەسەر کۆمەلگای نێودەوڵەتی وە فشارێک دروستکە بۆ ڕاگرتنی ئەم جەنگە چونکە من پێش تۆزە باسی ئەوەم کردوتم ڕاگرتنی ئەم جەنگە بێ ڕوخانی کۆماری ئیسلامی ئێران واتە سەرکەوتنی ئێران. دکتۆر کۆماری ئیسلامی ئێران دەیەوێت ئێستا لە ڕێگەی دروستکردنی پشێوی بۆ نمونە لە هەرێمی کوردستان هەم وەکو ناوچەیەکی سنووری لە ئێرانە دووش وەکو بەرهەمهێنەرێکی نەوت و غازی سروشی لە ئاسی جیهانە ئەوێت زۆر باشە ئەم پشێویە لە هەرێمی کوردستان ڕوو بدات. بەڵام زۆر باشە کاک دکتۆر ئەو تەکتیکەی کە ئێران گرتووی تێبەر ینی لە وڵاتی خۆیەوە بەرژەوەندەکانی ئەمریکا لە ناوچەکە بە ئامانج دەگرێتن بەڵام ئەو ئێرشانەی کە لەسەر هەرێمی کوردستان دەکرێتن لە ناوخۆی عێراقا ینی هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق ئەمە لە ناوخۆی عێراق دەکرێت لەلایەن ئەو گروپانە دەکرێت کە گروپەکان لە یاسا دەرچوون. ئایا ئەم گروپانەی کە ئەم کارە دەیکەن یعنی مەبەستیان ئەوەیە کە ئاسایش و ئارامی هەرێمی کوردستان تێک بدەن و عێراق پەلکێشی شەڕێک بکەن کە شەڕەکە شەڕی عێراق نییە؟ ڕاستە بەڵێ وایە. حکوومەتی ئێرانی دوو خاڵی بەهێزی هەیە و دوو خاڵی لاوازی هەیە لەم شەڕەیە. خاڵی بەهێزی یەکەمی کە سیستمی توانێتی چەند ساڵی ڕابردوو لە ماوەی دەتوانم لە ساڵی 2000 بە دیاریکراوی سیستمێکی دەتوانم بەرنمەیەکی موشکی زۆر پێشکەوتوو بەرهەم بێنێ و سیستمێکی بەرنمەیەکی درۆن زۆر پێشکەوتوو بەرەم بێنێ. ئەمە خاڵی یەکەمی دووهەمیشان کۆمەڵێک
دەتوانم بڵێم ناوی پرۆکسیە واتە باڵەکانی ئێرانیان ئەو گروپە چەکدارانەی کە سەر بە ئێرانن ئەمە لە عێراقن کە لەو گروپانی کە بەڕێز باست کرد کە گروپی چەکداری دوور لە یاسان و لە یەمن هەمانە حوسیەکانمان هەیە لە حزب اللهمان هەیە لە لوبنان ئەمە دوو خاڵی بەهێزی کۆماری ئیسلامی ئێرانە لە بەرامبەردا دوو خاڵی لاوازی ئێرانمان هەیە کە ئەوەیە کە هێزی ئاسمانی زۆر لاوازە و هێزی بەرگری ئاسمانی زۆر لاوازە ئەمە خاڵێکیان دووەمیشیان ئەوەی کە بینیمانەوە لە ماوەی دوو جەنگی ڕابردوو جەنگی 12 ڕۆژ ئەم جەنگاش دەبینین مۆسادی ئیسرائیل و CIA بە شێوەیەکی زۆر بەرفراوان توانێتی دزە بکاتە ناو دام و دەستگاکانی دەوڵەتی ئێرانیەوە ئەمە دوو خاڵی لاوازێتی ئەوەی کە تایبەتە بە هەرێمی کوردستانەوە کە بە ئامان دەگیرێ و جۆرێک لە دەتوانم دابشکردنی ڕۆڵ هەیە لە نێوان ئێران و ئەو گروپانی کە لەژێر کۆنتترۆڵی ئێراندان ئێران بەکاریان دەهێنێت و بۆ نمونە ئەو ڕۆڵی هەندێک جار هەیە ئێران خۆی لە هەندێک شوێندەدات و هەندێک جار هەیە ئەو گروپانە ئەو کارە لە ذاتی ئێران ئەنجامەدەن بەڵام بەگشتی ڕۆڵی کاری هەم ئێران و هەمکاری ئەو گروپانە یەک ئامانجەکە وەیەکە وەکو باسم کرد پشێویەکە و فشارێکە لەسەر ئەمریکا و ئیسرائیل بۆ ڕاگررتنی جەنگەکە و هەرێمی کوردستان یەکێکە لە گۆڕەپانەکانی تێکدانی ئەو ئارامی و ناسەقامگیریە و دەبینین لە ئیماراتە قەتەڕە بەحرینە سعودیەیە کوێتە ئوردونە وڵاتی پێشبینی دەکرێت وڵاتی دیگەش بگرێتەوە بۆ نمونە ئێستا ئەمە لە حاڵی حازرە بەگرتنەوەی تەنگەی هورموز ئەوەیە کە ئابووری چەند وڵاتێکی بۆ نمونە فەڕەنسا ئەڵمانیایە وڵاتانی ئەوروپایە چینە هیندا ئابووری ئەو وڵاتانی خستوەتە مەترسێ و ئەگەری ئەوە هەیە داڕمانێکی ئابووری لێ بکەوێتەوە ئەمە هەمووی فشارە بۆ سەر ئەم وڵاتانە بۆ دەستێوەردانی بکەن بۆ ڕاگررتنی ئەم جەنگە کاک دکتۆر ئەمەی کە ئێران دەیکاتن یعنی خاکی وڵاتەکانی دیکە بە ئامانج دەگرێتن یان ئەوانەی کە ئەو گڕوپانەی هاوسوزن لەگەر ئێران بەرەی مقاومەیە یاخود حزبڵای لوبنانیە کە دەیکەن پێت وایە ئەمە تەکتیکێکی سەرکەوتوو بێ یاخود ئەمە دەتوانێت ببێتە فریات ڕەسی ئێران بۆ ئەوەی جەنگەکە ڕابوەستێتن بەڕای من ئەمە تەکتیکێکی سەرکەوتوو نابێت لەبەر ئەوەی کە ئەمە بەڵگەیە لەسەرەوەی کە ئێران گەیشتوتە ئەو قەناعەتی کە بەرەو ڕوخان دەچێت و ئەمە هەر لە وتارەکانی مەسعود پزیشکیان کە چەند ڕۆژی ڕابردووە کە وتی داوای لێبوردن لە خەڵکی ناوچەکانی ترەکەن دوێنێش باسی ئەوەی کرد کە وتی ئێمە لەگەڵ دراوسەکانمانە ئەمە بەشێک لە سەرکرداتی ئێرانی درکی بۆ کردووە کە ئەمە ئەبێتە مایی هەم تێکدانی پەیوەندیەکانە لەگەڵ وڵاتانی دیکە و هەم ئەم بابەتە بەڕای من وەکو خۆم پێم وانییە ئەنجامێکی ئۆتۆی هەبێت لەسەر ڕاگررتنی جەنگا چونکە ئەمریکا و ئیسرائیل سوورن لەسەر ڕوخانی ڕژەمی کۆماری ئیسلامی ئێرانە ئەم تەکتیکە دەتوانم بڵێم تەکتیکێکی ئیتر کارتێکە بەکاری دەهێنێ ئێران لە پێناو مانەوە چونکە دەزانێت ئەو دوو وڵاتە بڕیاری کۆتاییان داوە لەسەر لە ناوبردننی حکوومەتی کۆماری ئیسلامی ئێران. زۆر باشە کاک دکتۆر هەمیشە حکوومەتی یاخود بڵێن ئیدارەی ترامپ باسییان لەوە کردووە پێشتری ئیدارەکانی ترش کە نابێت چەک لە دەستی گڕۆپەکانی دەرەوەی یاسا بن یان دەستی چەکدارێک بێتن کە لە یاسدا دەرچوو بێتن پێویستە چەک لە دەستی حکوومەتدا بێتن بەخۆش دەزانی کە زۆر جار ئەمەیان دووبارە کردوتەوە ئێستاش خۆتەزانی ینی ئیدارەی ترامپ دژی نۆری مالیکیە کە ببێتە سەر وەزیرانی داهاتووی عێراق پێتوانیە کاتی ئەوەش هاتووە یاخۆت ئیتر ئەم بژاردەیەش لەسەر مێزی ترامپە بۆ ئەوەی ئیمزا بکرێتن بە تەواتی ئەم گڕوپانە لە ناو بباتن کە هەمیشە ئێران بە مەترسی یان ئەمریکا بە مەترسی لەسەر بەرژەوەندی و ئاسایشی خۆیان دەزانێتن
ئەو گروپانەی مەبەستم کە لە یاسار دەرچوون لە عێراق و هەمیشە هەرێمی کوردستان بە ئاماژ دەگرن. بەڵێ بەڵێ بە دڵنیاییەوە ئەگەر پێش ڕووخادی کۆماری ئیسلامی ئێران بێنیان دوایی پێویستەکە ئەم گروپانە لە ناو ببرێن و ئەمە ئەم لە ناوبردن و کۆتایی هێنان بە پەیوەندی نێوان ئێران و ئەم گروپانە خاڵی چوارەمی مەرجەکانی ئەمریکا و ئیسرائیل بوون بۆ لە دانوستانەکان لەگەڵ ئێراندا واتە ئەمە یەکێک بوو لە مەرجە سەرێکیەکان کە ڕێک نەکەوتن لەسەری کە ئەمریکا زۆر پێداگری لەسەر دەکرد کە پێویستەکە ئێران پەیوەندیەکانی لەگەڵ هەموو ئەو گروپانە نەک تەنها لە عێراقەوە دەیان گروپی چەکداری هەیە بۆ نمونە لە حوسیەکانە بزوتنەوەی حەماسە حزب الله زەینەبیونە فاتمیونە و پێشتر لە سووریا ڕژێوی بەشار ئەسەد ئەو ڕۆڵەی دەبینی ئەمە خاڵی چوارەمی بوو یعنی واتە ئەمریکا بە زۆر بە سوور بوو لەسەر بابەتە بەڵام ئێستا کە هاتینە ناو جەنگەوە نازانرێت ئایا پاش کۆتایی هێنان پاش ڕووخانی کۆماری ئیسلامی ئێران ئەم کارە دەکرێن پێش ئەوە بەڕای من پێش ڕووخانی کۆماری ئیسلامی ئێران کار دەکرێت لەسەر ئەوەی کە کۆتایی بەم جەنگایێنێ چونکە پێشبینی ئەوە دەکرێت گروپی حوسیەکانیش بێنە ناو جەنگەکەەوە ئەوە وەکو ئەوە وایە دکتۆر دەست خۆش بیتن لە کوردەواریە قسەیەک هەیە دەڵێتن ئەگەر عەجەلی بزنەکەی هاتبێتن نانی شوانەکەی دەخواتن ئیتر پێ دەچی ئەمانەش عەجەلیان هاتبێتن بۆیە پەلەماری هەرێمی کوردستان دەداتن هەندێک شڕۆڤەی دیکەشم گوێ لێ بووە باس کرایە کە دەڵێن ئەوانیش لە ڕێزبەردەکەی ئێراندانە بۆ لێدانیان ئیتر کەی هێشتا تەوقیتەکە دیار نییە ینی بە تەواتی لێ بدێتن دەست خۆش بێ دکتۆر سپاس بۆ شڕۆڤەکانت کە لە سلێمانیەوە لەگەڵمان بوو دکتۆر میران حەسەن بسپورێن پەیوەندیە ناودەوڵەتی هەر بژی جەنابی دکتۆری سپاس.